تەنها ئەو بەشداربووانە ئەژمار بکەین کە ناویان تۆمارە لە هەردوو کۆمپانیا نزیگەی داهاتی مانگانەی لە تەنها لەو 2000 دینارە داهاتی مانگانە نزیگەی 6 ملیار دینار مانگانەیان بۆ گەڕێتەوە. هەڵبەت ئەمە 5 ساڵە لەسەر خەڵک بە نایاسایی جێبەجێیان کردووە. یعنی تەسەورکەن ئەگەر ئەم 5 ساڵە کۆی ئەم 5 ساڵە لێک دێنەوە نزیگەی 360 ملیار دینار داهات گەڕاوەوە بۆ ئەم کۆمپانیانە بەبێ ئەوەی کە یاسا ڕێگەی پێیاندابێ. ئێمە لەبەر ئەم هۆکارانە هەستاین بۆی کە سکاڵا لە دژیان تۆمار بکەین و بەردەوامە بین تا کۆگەین ئەوەی کە ئەگەینە بنبەستەوە مافی هاوڵاتیان وەرەگرینەوە لەم کەیسە. بەپی هەردوو مادەی 456 و 453 لە قانون عقوباتی عێراقی کە کارتێکی 5,000 یا 10,000 مەفروزە 10,000 دینار بێ وەکو غەش 12,000 دینار وەرەگرن بۆ ئەمە بەستە ئێمە سکاڵا تۆمار دەکەین و پاڵپشت و تۆمار دەکەین و بەردەوام بە دەبین تا ئەو کاتەی پاڵپشتیوانی و پاڵپشتی هاوڵاتیانی خۆمانە بین بۆی ئەو مافە بۆ هاونیشتیمانیان بگەڕێنینەوە.